زۆر بێمنەت بوون لەوەی کە چاوەڕێی ئەم ڕۆژیان نەکرد یا چاوەڕێی ئەم ڕۆژیان کردوێ ئەوان دوای ئەوەی کە هەموو میلەتەکەیان تووشی قەرزاری کردووە بەو شێوەیە میلەتیان ژیاندووە کە هەبووە بۆیە لە ئێستا زۆر بێباکن پارە بێ دەڵێ تەوزیعەکەین و پارەژ نەهات ئیترەوە موچە نییە کەواتە حکوومەتی هەرێم دەوری سندوقێکە بینێ دەوری ئەمین سندوقێکە بینێ کە ئەمینێکی باش نییە کە نائەمینە لەو پارێشی کە بێ بە بەڵگەی ئەوە یەکەم جار نییە لە 2011 198 ملیار هاتبوو بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ بودجەی پەرپێدانی پارێزگاکان هەر لەناو بودجەی حکوومەتی اتحادیە تەسوید کرابوو لەسەر 198 ملیار ئەگەر بگەڕێیتەوە بۆ بودجەکان بە حکمەوەی من لە 2006 متابعی بودجەکەم هەتاوەکو 2015 خۆم بەشداریم کردو تا 2021 هەر لەو بودجەیە نقلی لە بودجەی حکوومەتی اتحادیە بۆ بودجەی هەرێمی کوردستان 7 ملیار دینار دیار نەمابوو لە حسەی پارێزگاکانی هەرێم خۆی بۆیە حکوومەت دەستێکی ئەمین نییە بەڵام ئەوەی کە ئەوترێت وەک محاسبێک وایە ئەو پارەی کە بێت تەوزیعیکە ئەڵێ ئەگەر پارێژ نەهاو تەوزیع ناکەیت محاسب هەر دەوری ئەوەندەیە کەواتە حکوومەتی هەرێم لە حکوومەتدارەتی کەوتووە حکوومەتێک نەتوانێت موچەی هاوڵاتیەکانی بدا ئەوە بێ ئیشاری ئیفلاسی خۆی بکە بەڵام ئەمان ڕوویان لەوە قایمترە کە ئیشاری ئیفلاس بکەن قەرزێکی زۆریشان لەسەرەکە ناتوانن بیدەنەوە ئەوەش بابەتێکی دیکەیە و پارەیەکی زۆری بانکەکانیان لایە تا ئێسش لەناو پرۆژه یاسای بودجێ عێراق هاتووە کە بێ مانگانە بڕێک پارە بدەنەوە بە TBI چونکە بڕێک پارەی زۆر لە سەردەمی سەرۆکەکانی پێشووە بڕی 2 تریلیۆن و نیو دینار درراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەستکاری سویلەکانی کردووە لە کاتێکی ترە بۆیە لە ئێستادا و قەرزە ئەبێ بداتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی عێراق ئێستا دەسەوسانە بۆیە حکوومەتی عێراقی ملزەمە کە پارەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو ئەعتیبارەی هاوڵاتیانی عێراقن بنێرێ بۆیە ئەبێ بودجەی تەواو بنێرێ بەڵام گرفتەکەوەیە چوارچەوەیەکی یاسایی نادۆزنەوە بۆ تاوەکو بودجە پەسەند دەکرێت ڕێژەی پشتی کورد دەگاتە نزیکەی 20 تریلیۆن ڕێژەی مساهمەی کوردی ژاگاتە نزیکەی 14 تریلیۆن کەواتە لە هەموو حاڵەتێکە هەرێمی کوردستان 6 تریلیۆن قازانجێتی کێشەکە لەکوایە کێشەکە لەوایە ئەمان ئەڵێن ئەو عەقدانەی کە ئێمە کردومانە حکوومەت ملزەمە پێوە کە ئیستیحقاقاتی یا کولفەی گەڕان و ئیستیخراج و بە بازارکردن لە هەرێمی کوردستان نزیکەی 6 تریلیۆنە حکوومەت نزیکەی 4 تریلیۆنی داناوە ئەو 2 تریلیۆنە لەکوێ هێنێ حکوومەتی هەرێم ئەمان ئەیانەوێ ئەوەش حکوومەتی عێراق بچێتە ژێرباری لە کاتێکە ئەمان سەخی بوون لە پێدانی گرێبەست بە کۆمپانیاکان لەبەرەوەی گومانی ئەوە هەیە کە خۆیان شەریک بوون لە هەندێک لەو گرێبەستانە